خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت تۆری دووهەمی تایەک تایبەتە بۆ لیوا هاوبەشەی حەشدی شابی کە دروست دەکرێت لە خەڵکی شنگال بۆ پاراستنی شنگال. لەسەرم بابەتە وردەکاریەکەی لەگەڵ بەڕێز غەیە سوورچی کە پێرەڕێزیان لێ پرسراوی ڕاگەاندنی مەڵبەندی حوتی نینەوان ڕاستەخۆ لە هەولێر و میوان من گفتوگوی زیاترین بابەتاکەین. کاک غەیە زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بەر لێ بچینە نێو بابەتەکە و دروستکردنی و لیوا هاوبەشە ئەمێ بزانن ئێستا ڕۆژی شنگال چۆنە لە ڕۆژ و بارودۆخێکی وهادان کە ئاوارەکان و خەڵکی شنگال بگەڕێنەوە و خاکی خۆیان. بەڕێستان و بۆ تەماشەبانانی کورسات دیارە ڕەوشی شنگال ئەگە باسی لێوە بکەم لە هەموو بوارەکانەوە ڕەوشێکی ئارامە تا بڵێ ئارامە و ڕەوشی ئەمنیش هیچ کێشەیەکی نییە. من ناڵێم ینی 100% چووکە پارێزگای نەیناوەیەک لە پارێزگانە بوو کە بڵێن هێڵی سوور بوو ینی هێڵی گەرم بوو را بڵێن، بەڵام لەگەڵەوەش شتێکی وان نییە لە شنگال و لە قەزا و ناحیەکان و کۆمەلگا و گوندەکانی سەران بەم قەزایە کە جێ سەرنجی خەڵک بێ و جێ سەرنجی میدیاکان بی لە ڕەوشی ئەمنیەوە. بەڵام دەمێت باس لەوە بکەم بۆ نەگەڕانەوەی خەڵکەکە بۆ شنگال تاکو ئێستا نزیکەی 400,000 هاوڵاتی شنگاری بە کوردی ئێزدی و مسلمانەوە بە برامەسیحەکانەوە کریسیانەکانەوە تاکو ئێستا نەگەڕاونەتەوە. دەتوانم بڵێم لە 120 بۆ 25 خەڵکی شنگار گەڕاوتەوە سەرزێدی خۆیان، ئەوان تریشان هەمویان لە کەمپەکان وەلاو شار و شارۆچەکانی تری کوردستان و عێراق و بەشێکی زۆریش بەداخەوە گەنجەکان ڕویان لە هاندەران کردووە و ئەمە جێی پرسیاریشە، ینی خەڵکێکی زۆر لەم لەو لە پرسیارمان لێ دەکەن و ئایا ئەم خەڵکە بۆ ناگەڕێتەوە هەرێک بۆ چوونی خۆی هەیە. بەڵام بەڕاستی من بۆ ئەوەی دەچم گەڕانەوەی ئەم خەڵکە بۆ ئەوەیە کە بەڕێز وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراقیش دکتۆرە ئیڤان باسی لێوە کرد جیهەتێکی سیاسی لە کوردستان بۆ سوود وەرگرتن لە دەنگەکانیان بڵێن لەمپەر و کێشە بۆیان دروست دەکا بۆ نەگەڕانەوەیان بۆ زێدی خۆیان. چونکە ئێستا وەکو ئاماژەم پێکرد لە کۆی 26 کەمپی ئاوارەکان 16 بۆ 17 کەمپیان هەمویان برای کوردیان هێزدینە و هەمووشان کەتونەتە دەبەری بیان بڵێن پارێزگای دهۆک. باشە هۆکار چییە کە ئاوارەکان ناگەڕێنەوە بۆ زێتی خۆیان؟ کاکە باس کار ئاسانیان بۆ ناکرێت یا هۆکاری سیاسی لە پشتە؟ هێبی خان من زۆر جار لە کەناڵە بەڕێزەکەتان و من لە کەناڵەکانی تریش و لە سۆشیال میدیا لە دەستگاکانی تری ڕاگەاند باسمەوەی کردووە کە هۆی نەگەڕانەوەیان لەمپەر لە پێیشان دروست دەکرێتن. ئەوە پێشتریش ئاماژەم پێکرد، بەڵام بڵێن ئەگە بە مستەمسەکەوە بە دلیل و ئیثباتەوە باز بکەین بە بەڵگەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا وەزیری کۆچ و کۆچبەران دووبارەی دەکەمەوە کە خوشکێکی لە برانی کریسیانە بە ناوی ئیڤان کە وەزیری کۆچ کۆچبەرانی عێراق باسی لەوە کرد پارتی دیموکراتی کوردستان بوویتە هۆکاری نەگەڕانەوەی ئەم خەڵکە و گوتیشی ئێمە هیچ دەسەڵاتێکمان لەسەر ئەم کەمپەی ئاواران بە تایبەتی کەمپی ئاوارانی برانی کوردی ئێزدی نییە، تەنها ئێمە هاروکاری مرۆییان دەکەین، بەڵام لە ڕووی لە ڕووەکانی ترەوە هەمووی کەوتۆتە ژێر دەسەڵاتی نەوەزارەتی ناوخۆی کوردستان هەرێمی کوردستان و هەروەها ڕێکخراوی مرۆیی بارزانانی. باشە کەواتە ئەمە بۆ خەڵک ڕوون بکەینەوە کاک خێاس. پارتی دیموکراتی کوردستان بۆچی نایەوێت ئێزدیەکان بگەڕێنەوە بۆ خاکی خۆیان؟ بەڵێ ئەگەر ئەوانن هۆکارەکە بەڕوونی بە ئاشکرایی هەرچ شتێک هەرچێ موادێک هەرچی یارمەتیەک هەرچی قەرەبوویەک هەر پشتیوانیەک بۆ ئەم کەمپانە بێت وەکو وەزیری کۆچ کۆچبەرانیش ئاماژەی پێکرد خۆشمان لە دەبەرەکەین و ئاگاداری ڕەوشەکەین ئەبێ لە ڕێگای ڕێکخراوی مرۆیی بارزانیەوە بێتن. یعنی خەڵکە کە هەمووی لەو کەمپانە چاوی لە دەستی ئەم ڕێکخراوەیە و هەروەها لە ناو کەمپەکانیش هێزی ئاسایشی تایە و هێزەکانی تری ئیداری حکوومەتی هەرێمی تێدایە. ئەمانە هەر کاتێ هەڵبژاردنێک کرابی لە خولەکانی ڕابردوو هەڵبژاردنەکانی بۆ بڵێن ئەنجومەنی نوێنەرانی عێراقی و هەروەها بۆ ئەنجومەنی پارێزگاکە دەتوانم بڵێم ١٠٠ دەنگەکانیان بۆ پارتی دیموکراتی کوردستان بووە. لەبەرەوەی بەڵێ بێگومان
هەڕەشیان لەسەرە بێگومان کێشیان بۆ دروست دەکرێتن ئەگەر دەنگ بە پارتی نەدرێت ئەبێ بزان چ جۆرە هەڕەشەیەکیان لێ دەکرێتن ئەمەیە لەبەرەوەی ناوێ بگەڕێتەوە بۆ نمونە لەم خولەی هەڵبژاردننی ئەنجومەنی نێوەرانی عێراق تەنها لە شنگار لە بازنەی شنگار دەبێت سێ کورسی دەرکەوێت سێ پۆست ینی سێ نوێنەر دەرکەوێت هەر سێ نوێنەریان دەرکەوتن لە شنگار هەر سێکیان سەر بە پارتی دیموکراتی کوردستانەوە بوون ئەمە شتێکی حاشە هەڵ نەگرێت چووکە وەکو ئاماژە بێکرد لە ١٠٠ دەنگەکان یان بڵێن 80 بۆ 90 دەنگەکان هی خۆیانە بەیانی ئەمانە بگەڕێنەوە زێدی خۆیان و لە ژێر دەسەڵات و هەیمنەتی حکوومەتی مرکزی بن یان ئازاد بن بێگومان ئەو دەنگەی پارتی لە نێواندنی دەتوانم بڵێم چارێکێک کەمتر لە چارێکێکی ئەم دەنگانش لە ناو برایانی کوردی ئێزدی بەدەست نایێنێت. باش کاغیاس ئەوەی شڕوم کردەوەکەوە کارێکی بۆ چییە؟ 2 ساڵی ڕێک بەنزیکی 2 ساڵە بێت 2 ساڵ و ڕەنگە چەند مانگێکی شتێ پڕ بۆ بەیان کەمتر یان زیاتر بەسەر ڕێکەوتنی شنگالدا تێپەڕێت بۆ دەرکردنی ئەو هێزە چەکدارانەی کە لە نێو شنگالدان بۆ نمونە کەتایبی حیزب اللهە بۆ نمونە نوجەبایە بۆ نمونە ئەسایبی ئەحلی حەق و هی تریشە دەزانین ینی بۆچی ئەم ڕێکەوتنە جێبەجێ ناکرێت ینی ڕێگریەکانی ڕێکەوتنەکە بۆچی دەگەڕێتەوە و ئەرک و مانەوەی ئەو حیزبانە لەوێدا چکە یاخود ئەو گروپە چەکدارانە چ کاریگەریەکی لەسەر شنگال دروست کردووە ئامانجی ئەم گروپانە چییە؟ بەڵێ دیارە ئەم ڕێککەوتنە شکەست خواردووەی لە نێوان بەناو حکوومەتی هەرێمی کوردستان وەڵەو ڕێککەوتنەکە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی کازمیە بۆ مستەفا کازمی ینی خۆی ڕابردوو بوو هە لە دەستپێکەوە من ئاماژەم پێکرد کە ئەمە سەرناگریتن چونکە ئەم ڕێککەوتنە هیچ سوودێکی برایانی کوردی ئێزدی تێدا نەبوو و پرسیاریشیان پێ نەکرابوو چەندین حزبی ئێزدی هەیە و ئێزدیەکانی تریش دابەش بوونە بەسەر حزبە کوردستانیەکانی تریش واروەها چەندین گروپی تری چەکداری ئێزدی لەیەکان بڵێن کە تورکیا ناوزەندی دەکە بە پەکەکە بەڵام پەکەکە نین ڕاستە لە ڕووی ئایدۆلۆژیا و فەلسەفەوە نزیکن لە ئایدۆلۆژیای پەکەکە بەڵام پەکەکە نین هەمویان کوردی دەبەرەکەن کوردی ئێزدی دەبەرەکەن جاچکت چ کوڕ هیچ پرس باوەڕ نەکرابوو تەنها خۆ بخۆیان ڕێککەوتنێکیان ئاماژە کردووە بەناو بەسەرپەرشتی تەمان ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان ئەم وەکو جەنابشتان ئاماژاتان پێکردمە زیاتر لە 2 ساڵایی یەک بند کە یاوازەم 11 بەنگا گەباڵەدا نەچوو بم یەک بەندی لێ جێبەجێ نەکراوە و ئەمەی ئێستا لە دەستپێکی بەرنمەکەشت هێوی خانجەنابەت ئاماژەت پێکرد کە هێزێکی حەشدی شعبی دروست دەکرێتن من وای بۆ دەچم حکوومەتی عێراقی بۆ شکست هێنان بەو ڕێککەوتنەی هەولێر و بەغدا بۆ شکست پێهێنانی ئەم هێزەی دروست کردووە چونکە یەک لە بەندەکانی ڕێککەوتەکە ئەڵێ 2500 لە کوردانی ئێزدی دا بمزرێن لەسەر میلاشی وەزارەتی ناوخۆ وەکو پۆلیس ئەمانە ئەمنیەتی بڵێن سنتەری قەزای شنگار و سنتەری ناحیەکان و کۆمەلگاکان بپارێزن و دوورخستنەوەی حەشدی شعبی و ئەو هێزەکانی تری کە گوتم هێزی نزیکن لە ئایدۆلۆژیای پەکەکە دوور بخرێنەوە ئەم هەنگاوەی ئێستای حکوومەتی عێراق کە بە دروستکردنی هێزێکی ئێزدی یان بڵێن لیوایەک بۆ کوردانی ئێزدی سەر بە دەستەی حەجی شعبیەوە بێت کە لە 3000 کەس پێک هاتووە بۆ ئەوەیە کە ئەو داوەک ئەو ڕێکەوتنامەی هەولێر و بەغدا داوای 2500 دەکرد کە پۆلیس دامەزرێ ئەمانە لە جیاتی ئەوان ئەمانە دامەزرێن کە شکەست بە ڕێکەوتنەکە بێن وەلەو ڕێکەوتنەکە لە ئەساسەوە شکستی خواردووە بەڵێ حکوومەتی عێراق بە پێزانیاریەکانمان ڕەزامەندی دەربڕیوە کە لیوایەک لە 3000 کەس پێک بێت بۆ کوردانی ئێزدی دامەزرێن کە سەر بەدەستەی ڕێگەدا لەسەر بابەتە لەسەرەوە با پرسیار بکەم خۆت باسە کرد شتێکی باش بوو دەمێت لەسرم خاڵە بۆستین کاک غەیاس کێنە و کەسانە و بۆچی ینی حەشدی شعبی و حکوومەتی عێراقی بڕیارێک دەدات بە دروستکردنی سوپایەک هێزێک لە شنگالیەکان کە سەر بە حەشدی شعبی بن بۆچی سەر بە حەشدی شعبی بن ئەسڵەن و ئەو خۆبەخشانە کێن هەموو کەسێک دەتوانێت و خۆبەخش ناوی خۆی بنووسێ و بەبێکێک لەو هێزە بەڵێ یەکەم بۆچی حکوومەتی عێراقی ڕەزامەندی
دەربڕیوە بە دامەزراندنی ئەمانە لەبەرەوەی تاکو ئێستا هەل چەند لایەنێک دەیانگوت هۆی نەگەڕانەوەی کوردانی ئێزدی بۆ زێدی خۆیان هێزی بیانی هێزی دەبەرەکانی تر لەوێن ئەمانە جێی متمانە نین دووبارە بیر لەوە دەکەنەوە لە 2014 کە زیاتر لە دوو فڕقەی بەگشتی لە مووسڵ زیاتر لە 4 فڕقی عسکەری تیابوو جگە لە پۆلیس و پۆلیسی نیشتیمانی و دژە تیرۆر تا دوای بە 48 ساعت هەمویان ڕادستی چەند تیرۆریستێکی داعش کرد ئەمانە کە گوایە ئەمانە متمانیان بەو هێزانە نییە جا دامەزراندنی ئەم هێزە لە کوردانی ئێزدی بۆ ئەوەیە کە متمانە بگەڕێتەوە نێوان حکوومەتی بەغدا لەگەڵ کوردانی ئێزدی و ئەم بیانوێش نەمینێتن و بۆ ئەوەی کە بزانین هەموو خەڵکێک بۆی هەیە کە بەشداری بکە لەم هێزە بەڵێ بڕیار درراوە ئەوانەی کە خەڵکی شنگارن بۆیان هەیە کە بڵێن داوا بکەن و داژ بمەزێن بەڵام شنگال هێوی خان زیاتر لە 1970 کوردانی ئێزدین ئەمانی تریش بەشێکی کەمی کەم برانی کوردی مەسیحی و ئەرمەنن وانی کەش کوردی بوسڵمانن چ شیعە چ سنە بەڵام دووبارەی دەکەمەوە نزیکەی 1970 کوردی ئێزدین بەڵێ ئەوانی دیشوە دەگیرێن وەکو گوتم لە کوردانی بوسڵمان چ شیعە چ سنە برانی کریسیان لەوێ دەرێن بەڵام وەکو گوتی پشتی شێر بەرز کوردانی ئێزدی دەکەوێت پێویستیان بە تەسکی و پاڵپشتی یاخۆت ڕەزامەندی حەشدی شعبی نابێت ئەم کەسانە کە خۆیان کاندی خۆک و خۆبەخش دەچنە پێشەوە بۆی ناویان بنووسن یا هەروە بە شێوەیەکی هاکەزایی دەکرێت تاکو ئێستا هیچ بڕیارێک نەدراوە ئایا تەسکیە حەزبی یان لایەنێک وەکو حەشدی شعبی یان فەسیل و بڵێن سەرایانی حەشدی شعبی یان شوێنێک تەسکیە بۆ کردبی نەدراوە بەڵام بێگومان ئەوەی کە داواکارە کە بستا ئەم سوپایەوە بێگومان بە چەند فلتەرێکدا تێدەپەڕێتن ئەمە شتێکی حاشا هەڵ نەگرە چونکە دەمێ شتێکیشم لە یاد کرد دەمێ بە بینەرانی بەڕێستا ڕابگەێنم کاتی خۆی لە ڕێکەوتنی هەولێر و بەغدا لەیەک لە ڕێکەوتنەکان کە گوتم دەبواە 2500 بۆ پۆلیس دامەزرێ بۆ کوردانی ئێزدی باوەڕت هەبیتن کە ناوەکان پێشکەش کران هەمووی بە تەسکی حزبی بوو یەک لە بڵێن شکەست پێهینانی ئەم ڕێکەوتنە و دانەمەزراندنی ئەو 2500 کەسە لە سەوەزارەتی ناوخۆ لایەن حکوومەتی عێراقیەوە ئەمە بوو کە ئەم 3000 کەسە دادەنێتن کە ئەویری کە پشتگوێ بخاتن چونکەوی لەسەر ئەساسی تەسکی حزبی بوو ما شتێکی حاشا هەڵ نەگرێت چکە لە ڕێکەوتنەکە دەڵێ هەر شتێک بکرێت لە شنگال دەبێ بە هەمانجی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا و ئیدارەی ینی ئیدارەی مووسڵ بێتن کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان تحدا دەکەم نەبرانی گۆڕان و نەیەکێتی و نە هیچ حزبێکی ئاگاداری ئەم ڕێکەوتنە نەبووە هەر پارتی دیموکراتی کوردستان ئەم ڕێکەوتنەی کردووە خۆشی واژۆی کردووە جا بەڵێ باشە کاک غیاس دەگەڕێمەوە سەرپرسی ئەو سوپایی کە دروست دەکرێت لەلایەن لیوایەکی تایبەتی حەشدی شعبیە یعنی چاوەڕێوە ناکرێت کە ئەم هێزە دروست دەکرێت هێزێکی نزیک بن لە ئێرانەوە ئەگەر باس لە استراتیژیەت و شوێنی شنگال بکەینی کێکە لە شوێنە و مەوقعە پڕستراتیژیەکان بۆ وڵاتانی دراوسێش نەک تەنها بۆ عێراق و هەرێمی کوردستان ئەم دەنگۆیە چی هەیە لەسەری مەترسی هەیە کە نزیک بن لە ئێرانەوە بەڵێ بێگومان ئەو هێزێک کە دروست دەکرێتن سەر بە دەستەی حەشدی شعبیەوە کەواتە ئەمانە دەبن بە حەشدی شعبی جا هەر ناوێکیان بۆ دامدرێت ئەمانە سەر بە دەستەی حەشدی شعبیەوەن و فەرمان و ئەوامریش لە حەشدی شعبی وەردەگرن دەربارەی ئێران خوشی بەڕێزم شنگال وەکو پێم ئاماژەم پێکرد کوردێکی زۆری لێ جا چ کوردی ئێزدی بێ چ کوردی بوسڵمانی شیعە و سنەی بێ و چەند مەزارگەیەکی برانی شیعەشی لێ و کوردانی شنگال نیوەشان شیعەن بەڵێ بۆ ئێران زۆر گرنگە مەقامی زەینەبی لێیە کە یەک لە بڵێن پەرزگا و پێگەیەکی پیرۆزی برانی شیعەیە دوو شنگال دەکەوتە سەر ئەو هیلالی شیعەی کە باسی لێوە دەکرێتن کە لە شنگالەوە ڕووە و سووریا دەچی لە سووریەوەش بەرەو لوبنان ئەمە هیلالی بڵێن شیعیە ئەمە کە زۆری دەوێت بۆ تڕون کەمەوە ئەمە بەرنامج تەواوی دەوێت بەڵام هەموو خەڵک دەزانێت بڵێن هیلالی شیعی چیە یان بڵێن پەرەسەندنی
ئایدۆلۆژیای شیعە یان بیرۆکەی شیعە چۆنە بەڵێ ئێران حەشدی شعبی بەگشتی دەسەڵاتێکی تەواوی لەسەر دەوەری شنگال هەیە کە دەبەرێکی بڵێن بەرفراوانە و وەکو جەنابیشت ئاماژەت پێکرد استراتیژیە چونکە هەم شنگار دەکەوتە سە حدودی سووریا و نزیکیشە لە سنووری تورکیاش بمانەوێ نەمانەوێ حەشدی شعبی زیاتر وەلایی بۆ ئێرانە و ئەو کەتیبە و فەسائلی حەشدی کە لەوێن کرد جەنابە لە دەستپێکی بەرنامەکە ئاماژەت پێکرد نەنوجەبا و حزب الله و تا دوای عەسایب الحەق و ئەمانە هەمویان نزیکن لە ئیران من ناڵێم عەمیلی ئیرانن یان ئیرانین یان بەڵام نزیکن لە ئیران هاوپەیمان و هەماهەنگن لەگەڵ ئێران و تا ڕادێک ئەجندای ئیرانیش جێبەجێ دەکەن ئەمە شتێکی حاشا هەڵنەگرەوە یەک ئەجندایە خۆی ئەجندای ئیران و ئەجندایەوە تام هێزەکە دروست دەکرێ مەترسی نییە بۆ بەرژەوەندیەکانی کورد بۆ عێراق لە شنگال کە نزیک بن لە ئێرانەوە بەڵێ لە کاتی هاتنی داعش بۆ شنگال کە پێشمەرگەکانی بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان 13,000 پێشمەرگەی زیاتر بوو ڕادەسی داعشیان کرد لە بەرامبەر نەتەقاندنی یەک فیشەکیش و پاشەوەش لە 2017 دووبارە شنگاریە تەسلیمیش حەشدی شعبی و سوپای عێراقی کرد یەک فیشەکیشیان نەتەقاند لە 16 ئۆکتۆبەری 2017 ئەفۆن شنگار تا ڕادێک وەس لە 1975 نەگەڕایتەوە ئێمە شنگار ئەمە لە چوارچێوەی مادەی 140 بەڵام شنگار وێران بووە شنگار تەخت و وێران کرد لەو شەڕانە هەم لە داهاتنی داعش و هەم لە گرتنەوە ئازادکردنەوەی لایەن پێشمەرگە و دووبارە هاتنەوەی حەشد و سوپای عێراقی چ شنگار ماوە بەڵێ ئەمە خەتەرە لەسەر ئایندەی شنگار کە بەشێکە لە کوردستان بمانەوێ نەمانەوێ بەڵام چێ هۆکارە خۆتان دەزانن چێ باڵە دەزوە لە شنگار و لە پارێزگای نیناوە لە ڕووی ئەمنی و سەربازیەوە خۆ دیارە پارتی دیموکراتی کوردستان بوو ئەمان دەبێ لۆمە ینی دەستی لۆمە لە بۆ ئەوان درێژ بکرێتن ینی کاتی خۆی هەرایەکیان ناوە لەسەر کەرکووک لە 16 ئۆکتۆبەر و خیانەت و خیانەتکاری بەڵام هیچ شتێک ڕووی نەدا هیچ شتێک وێران نەکرێت تا ڕادەیەک دەتوانم بڵێم دەست درێژی هەبووە تەجاوزات هەبووە بەڵام بەو شێوەی نییە وەرە شنگار بینە شارێکی تەخت و وێران کراوە ینی بەڕاستی شوێنی ژیانی تیان نەماوە بەڵێ نەکەر شنگار ئایندەی هەموو شوێنەکانی لە چوارچێوەی مادەی 140 لە پارێزگای نیناوە کە 16 یەکەی ئیداری نەتکایە مەجالم دێ وەک مەخمور بە ناحیەکانیەوە قەزای مەخمور قەزای شنگار و ناحیەکانیەوە چەند قەزایکی شێخان دەشتی نیناوە بەگشتی دەتوانم لە بڵێم تەنها لە 156 کوردی نەگەڕایتەوێ وایە بەرەو تعریب دەچیتن و خەڵکی تر دێتە شوێنی ئەوان ئەی ئەمە خراپ نییە بۆ ئایندەی کورد و بڵێن خاچی کوردستان بڵێ چاوەڕوانیشتی خراپتریش دەکرێتەوە بەڵێ بەڕێز غەیاز سوورچی لێ پرسیاوی ڕاگەاندنی مەڵبەندی حوتی نینەوە لە هەولێر و میوان مابووی زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک غەیاز